ڤایرۆسی کۆرۆنا مەترسیشی جددیە لەسەر هەمومان دەبێت ئاستی خۆپارێزی لە ناوەندەکانی خوێندم بە تەواوەتی جێبەجێ بکرێ و ئەوەی کە پێویستە ئێمە دڵنیاین لەوەی ئیداری قوتابخانەکانی ئێمە لە ئاسیشی باش لە ئاسیشی پێویست ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی و هەروەها ڕێنمایەکانی خۆپارێزی لە ڤایرۆسی کۆرۆنا جێبەجێ دەکرێت بەڵام بەشیشی دیکە ئەم بابەتە پەیوەندی هەیە بە کۆمەڵگەوە پەیوەندی هەیە بە دایکان و باوکانەوە و پەیوەندی هەیە بە ڕۆڵبینینی ئەوانەوە بۆ ئەوەی کە منداڵەکانیان لە دەروی قوتابخانە تێکەڵی قەرەباڵغینەکەم من داوا لە دایکان و باوکانەکەم کە بتوانن خۆپارێزیشی باش بکەن بۆ ئەوەی کە منداڵەکانیان نەنێرنەوە ناو قوتابخانە ئەگەر هات و هەڵگری ڤایرۆسی کۆرۆنا بوون و منداڵانی دیکەش بپارێزن و شێوازی ئەوەی کە لە ناو پۆلێکە ئەگەر هات و قوتابیەک توش بوو چونکە ماوەیەکی کەممان لەبەردەستە بۆ داوامکردن ڕەنگە نەتوانین 14 ڕۆژ پۆلێک کەرەنتینکەین دەبێت ئالێتی دیکە بگرینە بەر ئەو ئالێتە ئێمە لەگەڵ جەنابی وەزیری تەندروستی قسەی لەسەرەکەنەویژەوەی ئەگەر لە پۆلێکە لاسا مەحەڵڵا قوتابیەک هەڵگری ڤایرۆسی کۆرۆنا بوو قوتابیانی دیکە تێستیان بۆ بکرێ ئەگەر نێگەتیڤ بوون سەلامەت بوون پرۆسی خوێندن لەو پۆلە بەردەوام بێ بە هەمان شێوەش بۆ مامۆسایان و ستافی کارجەڕی لە قوتابخانەکان ئەگەر هات و مامۆسایەک یان فەرمانبەرێکی ناو قوتابخانەکان هەڵگری ڤایرۆسی کۆرۆنا بوو تێست بۆ هەموو مامۆساکان بکرێ بۆ ئەوەی کە ئەو قوتابخانەیە بە تەواوەتی کەرەنتین نەکرێ ئەگەر ئەوانی دیکە نێگەتیڤ بوون بتوانن پرۆسی خوێندن بە ئاسایی بەڕێوە بەرن.